كاتي أشيت أنا ومزقوته السنة وأبوها مو كاريكي شاك ببيت راس بتشيت وأم دعاياتش لبيرنا شك في غمر أفرمي صلى الله عليه وسلم أفرمي أجر كسك تانشون أنا ومزقوته وباس سلام لبي غمر بك صلى الله عليه وسلم يتر في ويسناك بدني برز جاي هركس السلام عليكم السلام عليكم أو جورا دنگ برز كدنا ولا ناو مزقوته اشتكي شاك نية هر هاتي تناوى سلام يكلب سر في غمرك صلى الله عليه وسلم صلواتي لسر في غمر دي باشان علي اللهم افتح لي ابواب رحمتك يا ربي درجاي رحمتي خوتم بوب كرو چونك مزقود شويني رحمتي خوايا يتر اگر يكك لنزيك تابو سلامي شد ليك بهواشيك وكي شيك نابي بس دنگ برز كدنو باش نيه لناو مزقوتا باشان كلام مزقود درتي اللهم اني اسالك من فضلك يا ربي خوايا دعوات ليكم لرزق فضلي خوت لتشاكي خوت چونکە لە دەرەوەی مزگەوت تر تو ئەڕی بۆ کاسبی ئەڕی بۆ کاری خێری تر بەس بە پێی چەپ دەرچی لە دەرگای مزگەوت باشە نوێژی تەحیی مزگەوت هاتنە ناو مزگەوتەوە خۆشەویستەکانم دامنشن تا دوو ڕکاتەکەن ئەوە پێوتر تەحیی مزگەوت ئەگەر کاتی نوێژیش بوو نوێژی سونەتت کرد یا فەرزت کرد تەواو جێی تەحیی مزگەوتەکەت بۆ ئەگرێتەوە پێڵاوەکانت لە شوێنێکا داکەنە مزگەوتەکە پیس نەکا ئاگاتیش لە گۆرەویەکانت بێ چونکە ئەگەر بۆنی بێ نابێت بێتە ناو مزگەوتەوە بۆ گۆرەوەیانە ئیتر عوزرەوە مەدۆزۆ بڵێ من مەسحی لەسەرەکەم کاتێ مەسح لەسەر شتێکە کرێگر پاک بێ و بۆنی خەڵکی زعاج نەکە جاری وایە لە زستانانە بە تایبەتی ئەڕۆیتە مزگەوت نوێژەکەی ئەم مزگەوتانەی ئێمە فەرشە ئەو فەرشەش ئەگەر شتی تەڕ بە تایبەت و ئاو دەستنوێژ ئەورە بەردەمی دەستنوێژ زۆربەی جار پاک نییە کابرا ئەڕوا لەوێ دەستنوێژەکرێ جۆرابەکانی خاتە ناو ئاوەکە بەو گۆرەوانەوە دێتە ناو مزگەوتەوە مزگەوتەکە بۆ ناخۆش ئەکا و ئەو خەڵکەشی کە سوژدە ئەبا بۆنی ئەو کەسەی زعاجیانەکە لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ مزگەوتی زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆڵ بووە خۆڵیش خۆتان نەزانن بۆن هەڵناگرێ و زووش وشکە بێتەوە لە حەدیث هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک پیازی خوارد یان سیری خوارد نزیکی مزگەوتەکانمان نەبێتەوە یان کەڕادی خوارد ئەمانەی کە بۆنی هەیە بۆنەکەی ناخۆشە ئەفەرمێ فەلا یەقڕەبەنە مەسجیدەنا نزیکی مزگەوتەکەمان نەبێتەوە تا بۆنەکەی نامێنێ چونکە مەلائیکەیش بێزارە بێ وەکو چۆن بەنی ئادەم بێزارە بن جا ئەگەر بۆنی ناخۆشت هەبوو مەیە بۆ مزگەوت و ئەگەر حتا نەخۆش بیت هەڵامەت جا هەڵامەت بۆنی زۆر ناخۆشە زۆر لە پیاز و سیر خراپترە مەیە بۆ مزگەوت و عزرت هەیە ئەگەر بڵێ ئاخر دەی چی بکەم نوێژە جەماعەتەکەم ئەڕوا پیاز خواردنەکە بخە دوای عیشا تا بەیانی هینەکە نامێنێ بۆنەکەی نامێنێ حەدیثەکە متفق عليه